بینەرانی ئازیزی تلویزیۆنی ڕۆژهەڵات ئەم کاتتان باش. هەروەکو ئاگادارن لە پاش ئەوەی کە هێزەکانی دەوڵەتی ئیسلامی یان واتە داعش هێرشیان کرد بۆ سەربەشێک لە ناوچەکانی کوردستانی باشوور، هاوکاریەک و هاودەنگیەکی هەمەلایەنە و فرەلایەنە و فرەڕەهەند لە نێوان حیزب و پارچەکانی هەموو پارچەکانی کوردستانەوە دەستی پێکردو و لەم هاوکاری و هاودەنگێدا بەشێک لە تەمینکردنی ئەو هێزێکی بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلی کورد لە باشوور ڕەوانەی جبهەکان دەکرێت هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە. ئێمەش تێکۆشاوین کە لەو پەیوەندەدا گزارش و راپۆرتێکی تایبەت بەو بارەیە پێشکەش و ئاراستەی ئێوەی خۆشەویست بکەین. دەستم وی ئەشکی گریەنیم وڕووپاس و سەرگەردانی دەستم وی ئەشکی گریەنیم هەرچەند بە ئازار دەبیم سەر بدێ و بووم نەبەسی و سەر بدێ و بووم نەبەسی
کوردستانیانی خۆشەویست ئەرکی پاراستنی بەشێک لە سنوورەکانی کوردستانی باشوور پاش هێرشی داعش یان دەوڵەتی ئیسلامی لە ئەستۆی پێشمەرگەکانی کۆمەڵەیە. پێشمەرگەی کۆمەڵە ئەو هێزەیە کە مێژوویەکی لە جەنگاوەری و هاوکات ئەخلاقی سیاسی و هاوکات بیری بەرز و ئینسانی تۆمار کردو لە مێژووی کوردستاندا. ئەم کاتتان باش. ئەو کاتت باش قوربان. دیارە بەشێکی لە هەواڵەکە لەوانەیە بۆ خەڵکی کوردستان نادیار نەبێت ببوونێ ئەوە یان پێی دەزانن ببوونێ ئەوە کە لە ڕاگەیاندەکاندا زۆر باس کراوە. دەکرێت پێمان بڵێ کە چۆنیەتی بەڕێکردنی ئەو هێزە چۆنە بە هاوەهەنگی لەگەڵ چییە و مەعموریەتی لە واقعدا چییە؟ بەڵێ دوای ئەوەی کە دۆخی ناوچەکە تێکچوو بەرەو ئاڵۆزی و گرشی چووە بە تایبەتی تر هەرێمی کوردستانی عێراق کەوتە بەر حملەی هێزی ئیسلامی لە عێراق و دەوڵەتی ئیسلامی عێراق و شام داعش کۆمەڵە وەکو هێزێکی کوردستانی وەک باقی هێزەکانی دیکە خۆی بە بەرپرس دەزانی بۆ پاراستنی ئەم کیانە. ئەمە یەکەم جارمان نییە و هەڵوێستا ئێمە ساڵهای ساڵ لە پێناو پاراستنی ئەم ئەزمونە و ئەم کیانەدا لە زۆر دەستکەوتی گەورەی خۆمان گوزراوین. ئەمڕۆ ڕۆژی ئەوە بوو جارێکی دیکە ئێمە پەیمان تازەکردنەوەیەکو خۆ نیشاندانەوەیەکی جدیمان هەبێت لەم پەیوەندەدا هەم بە هەڵوێستی سیاسی هەم بەکردەوە. هاوانگیتان چۆن بوو؟ ئایا ئێوە سەرخۆت دەچن بۆ بەرەکانی شەڕێندەنا هاوانگیتان لەگەڵ هێزەکانی باشوور و وەزارەتی پێشمەرگە یان دەنا هەر هێزێکی کە پەیوەندیدار بێت چۆنە و مەعموریەتان لە واقعدا چییە؟ بەڵێ حتمان بە هاوەهەنگی و بە پەیوەندی گرتنە لەگەڵ هێزەکانی هەرێمی کوردستان هەم دەوڵەت و هەم حیزبەکانی
دیار لە هەرێمی کوردستان ئێمە هەواهەنگیمان کردو غیرز ڕاگەیاندنی فەرمی کە لە سەرەتاوە ڕامانگەیاندۆ و هەڵوێستی خۆمانمان ڕوون کردوتەوە کە ئێمە خوازیاری پشتیوانی کردینین و لەسەر ئێمەش حیساب بکەن بەڵام دواتر پەیوەندەکانمان چڕ و پڕتر کردەوە بۆ ئەوەی ئێمەش بەشدار بدەن لە دیفاع لە کیانی وەدەسەڵاتی سیاسی لە کوردستانی عێراق ئێمە بە هاواهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم و حیزبی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستانی عێراق داواکەی خۆمانمان پێشکەش کردو دوایە ئەم ڕۆکانێت جوابی مثبتمان وەرگرتوتەوە کە ئێمە دەتوانین هێزەکانمان بەڕێی بەرەکانی شەڕ بکەین دیارە بەداخەوە من ناتوانم پێت بڵم بۆ کامێک لە سنوورەکان ئایا ئەمە آخر مەفرەزە دەبێت یەکەم مەفرەزەیە یا یەکەم گوردانە و لە دوای ئەوەدا گوردانی دیکەش دەبێت دەکرێت لەبارەوە باسێک فەرموو بە دڵنیاییەوە یەکەم گوردان نابێ بەڵام ئێمە هێشتاوەکوونێ بە تەواوی تایم و پریۆدی کارەکەمانمان لێ ڕۆشن نییە چەندە دەمێنینەوە زمانێک دەخایەنێ چونەوە ستارتی کارەکەی و ستارتی نردنی هێزەکانی ئەمە ئەم هێزە احتیاجی بە جێگۆرچێ هەیە احتیاجی بە تەرمیمکردنەوە هەیە احتیاجی بە تەقویەتکردن هەیە لەو بەرەیە کە پێی دەستپێرن حتمما یەکەمین مەفرەزە نابێ و خۆمانماندانە ناوە هەموو هێزی خۆمانمان کۆ کرد بێتەوە لەوەندەدا بەڵام ئایا بە چ تایمێکی دیکە و چەندی دیکە و بۆ کامێک لە جێپەکان دەینێرین هێشتا وەکوونێ زووە بۆ قسەوت کرد لەوانەیە گریمانێک لە لای خەڵکی کوردستان هەبێت ببوونێ ئەوە کە ساڵانێکە عملیاتێکی زۆر گەورە ناکات هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەوانەیە گریمانیکی وا دروست بێت کە لەباری کوالیتەی هێزەوە کەم هێزە چەندە یارای شەڕکردنەوەی لە جێپەکانی دەشتاوی هەیە لەباری کوالیتە و ئامۆژ و ڕاهێنانەوە لە هێزەکەتان ڕادەبینن ئێمە دروستە ساڵهایە ئەو جۆرە خەباتی چەکداری بەردەواممان لە کوردستانی ڕۆژهەڵات نەبوو بەڵام کۆمەڵە هەروەکو ڕایگەیاندوە هەمیشە ئەو هێزەی بە ئامادەی هێشتۆتەوە بۆەوەی لە فرسەتی دیاریکراودا ئیسیفادەی لێ بکە ئەو هێزانە ئێمە هەموو تەدریب کراون و چالاکیان کردو واژ نەبووە سنوورەکانیان نەبەزان دەبێ هیچ کات ئەزمموی پێشمەرگایەتیان هەیە تەدریبیان تەواو دیوە و ئەزمموی کاری پێشمەرگانیان هەیە ئێستا وەکوونێ زووە بۆ قسەکردن ڕەنگە بچێتە چوارچەوەی پرۆپاگەندەوە بەڵام ئێمە دەچینە بەرەکانی شەڕ و لەوێ بەچاو کەیفیەت و کوالیتەی مەش دەبینترێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆیش وەک یەکێک لە بەرپرسەکانی ئەو هێزە پەیامتان چییە بۆ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بۆ بەهاناوە هاتنی خەڵک وە بەتایبەت ئەو کوردە ڕۆژهەڵاتیانێکە لە هەرێمی باشووردا دەژین یان کار دەکەن یان بۆ هەر شێوازێکی بە هەر شێوازێکی دیکە لێرن پەیامتان بۆ ئەوان چییە و چۆنیان بانگەواز بۆ دەکەن بۆ ئەوەی کە ڕێک بخرێن لە نێو هێزەکانتاندا بەڵێ ئێمە لە ڕاگەیاندراوێکی پێشووترمانە کۆمەڵە ڕایگەیاند کە داوایژی لە کوردانی ڕۆژهەڵات بە تایبەتی لایەنگەران و دۆستان و ئەو کەسانێک کە بەهانای بانگەوازەکانی کۆمەڵەوەتێن و بە هەر شێوەیەک چ بە لە حازی لۆجستیکی و تدارکاتی و ڕاستەوخۆ و بەشداریکردن لە سفوفی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە لە بەرەکانی شەڕ لە دژی داگیرکارانە بەشدار بن پەیامی من لە ڕاستی هەر لە چوارچێوەی ڕاگەاندنەکەی کۆمەڵەیە من داوام ئەوەیە کە لاوانی کوردستان بە هەر شێوەی بۆیانەکرێت سفوفی کۆمەڵە تەقویەتکەن تەقویەتکردنی سفوفی کۆمەڵە بە معنای تەقویەتکردنی هێزی پێشمەرگەی کوردستانە و بێگومان کورد ئێستا لە هەموو
لە هەر چوار پارچەکەی کوردستانە ئەم ڕۆداوەکە خۆڵقاوە و هێزی داعش کە هێرشی کردوە سەر بەشێکی کوردستان ئەوە ئەرکی سەرشانی هەموو بەشەکانی کوردستانە بە هەموو شێوەیەک بە هەر توانێک بۆیانە کرێت بەهانای ئەم بەشەی کوردستانە بێت وەک چۆن لە ڕابردووژە ئەوە مربوط بە ئێستا نییە هێزی پێشمەرگەی کۆمەڵە زۆر پێشووتر لە ئێمەش پێشتر لەمە هێزی هەناردووە بۆ پشتیوانی لە هێزی باشووری کوردستان و هەمیشە و هەموو کات دفاع و پاڵپشتی خۆی کردووە لە بەشەکانی کوردستان و بێگومان ئێستێژ داوام لەوەیە من پێم وایە لاوانی کوردستان خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەهانای بانگەوازەکەی کۆمەڵەوە تێن ڕەنگە ڕاستەوە خۆ نەتوانن بەشدار بن هەر هەمویان بەڵام بە هەموو شێوەیەک بویان بکرێت پاڵپشتی لە هێزەکەی خۆیان واتە هێزی کۆمەڵاکەن بۆ پاڵپشتیکردن لە هێزی گەورەتر کە هێزی کوردستانە. زۆر سپاس بۆ بەڕێست. ئەم کاتت باش مادوونە بن بەخێر بن. بەرەو چۆی دەچن و هەستت چییە لەوەی کە دەڕۆن بەرەو بەرەکانی شار دەتوانانی لەو بارەیەوە بۆ خەڵکی کوردستان و بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات و هەروە لاوانی کوردستان چەند قسێکمان بۆ بکەین؟ ئێمە وەک پێشمەرگەکانی کۆمەڵە ئامادەی خۆمان دەربڕیوە کە بچینە جبهەکانی شەڕ عەلەیه داعش و ئەو هێزە داگیرکاریگەریشە وا گەرەکیان بێتە ناوخوا کوردستان و کوردستان داگیر بکەن ئێمە ئامادەی هەرنەوە دفاعێکین و هەرنەوە هجوومێکیش بۆ سەریان ئامادەی خۆمان دەرئەبڕین و داوام لە تواو لاوانی کوردستانی ڕۆژهەڵاتیش هەیە کە بێتەفاوت نەبن بە نسبەت ئەم مەسەلە و بەرەنگار هەر شتێکیانە دەستێت بیکەن. زۆر سپاس دەکەم. کاتت باش و چه هەستێکت هەیە لەوەی کە لەگەڵ کسان و کوڕانی تێکۆشەوی کوردستانی ڕۆژهەڵات و ڕیز پێشمەرگەکانی کۆمەڵە لەڕێی بۆ بەرەکانی جەنگ و پارێزگاری لە سنوورەکانی کوردستان؟ ئێمە وەکو پێشمەرگەی کۆمەڵە خۆمان ئامادە کردو بۆ بەرەکانی جەنگ تا پارێزگاری لە خاکی هەرێمی کوردستانی عێراق بکەین. ئێمە تا دڵۆپی خوێنمان ئامادەین پارێزگاری لێ بکەین لە هەر شوێنێک بوو لە هەر جگایەک دەتوانین دیفاع لە خاکی کوردستان بکەین. چه هەستێک تێ لەم بارەیەدا؟ زۆر زۆر خۆشحاڵم. ئەم کاتت باش و چه هەستێک تێ لەوەی کە دەڕۆی بەرەو بەرەکانی جەنگ لە دژی داگیرکەرانی کوردستان؟ ئەم کاتەیەوەش باش من وەک پێشمەرگەیەکی کۆمەڵە وەک ژنە پێشمەرگەیەک ئامادەم لە هەرێمی کوردستانی باشوور دەچم بۆ بەرەکانی جەنگ. زۆریشی پێ خۆشحاڵم هەر شەڕێک هەر شتێ بێت لە هەرێمی کوردستانی باشوور من ئامادەم بڕم بەرەو جەنگ.
ئەم کاتان باش هەموو کاتێکت باش. ئەگەر بکرێ ئێوە جارێکی دیکە تەوزیحی بدەنەوە هۆکاری چوونی هێزەکانی کۆمەڵە بۆ سنوورەکانی شەڕی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هێرشبەران چییە و کوالیتی هێزەکەتان لە چ ئاستێکدا وەرە هێزەکەتان لە چ ئاستێکدا؟ ئێمە سەرەتا وەک خۆ دەزانی کۆمەڵە هەر لە ئەوەڵی شەڕەکانەوە داوامان کرد و ڕاگەیاندماندا دەمبارەوە و شەڕمان محکوم کرد. ئەمە شەڕێکی نەخوازراوە یەخەی کوردی گرتوسەوە. ئێمەش وەکو هەموو کورد وەکو کۆمەڵە پێمان وایە ئەبێ حتمما بەشداری ئەم شەڕە بین و دفاع لە خاکی کوردستان بکەین. مەبەستمانەوەیە کە ئێمە هێزەکەمان بە ڕۆحیەیە هێزێکی باشمان هەیە کە بەشدارە بین لەم شەڕە بە تایبەت ئێمە وەک مەسئولینی ئەم هێزە بۆ خۆمان بەشداری نەشەڕەکە و هیوادارین سەرکەوتوو بین و پشتیوانی شان بەشانی پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی و هێزی پێشمەرگەکانی کوردستانی باشوور ئێمە چینە و مەیدانی شەڕەوە و دفاعی لە خاکی کوردستانەکەین. پەیامتان بۆ لاوان ژنان و پیاوانی کوردستانی ڕۆژهەڵات چییە و چەندە پێتان وایە پێویستە کە لەم هەلو مەرجەدا بێنە نێو ڕێخستنەکانی ئەحزابی ڕۆژهەڵاتی و یا پەیوەندی بگرنیا بە هەر جۆرێک کە دەتوانن پشتیوانی لەم حرەکەتە بکەن؟ ئێمە داوامانەوەی لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات چ لە ئەوانەی کە لە باشووری کوردستانن و چەوانەی لە ناوخۆن پشتیوانی هێزەکانی کۆمەڵە بن و هێزی کۆمەڵە بە قووەترکەن بە قووەتی ئەوان بتوانن کۆمەڵە بەهێزکەن. ئێمە زیاتر سەرکەوتوو بین لەو شەڕا و بێن ناو ڕێزەکانی کۆمەڵەوە و پشتیوانیمان بکەن لە هەر لە حازێکۆ کە تواناییان بێت. زۆر سپاس دەکەم. Oh